نەخۆشی دڵ بە پلەی یەکەمینی نەخۆشیە کوشندەکان لە جیهاندا ئەنرێت، بەڵام دەشکرێت مرۆڤ خۆی لێ بپارێزێت، ئەویش لە ڕێگەی گۆڕینی شێوەی هەڵسوکەوت لە ژیان، ڕێبازە گشتیەکان، پرۆگرامەکانیش بۆ هوشیارکردنەوەی خەڵقی. ئەوەی سەیرە لێرەدا کە پزیشکەکان بۆیان دەرکەوتووە کە ژنان زیاتر مەترسی توشبوونیان بەم نەخۆشیە لێ دەکرێت، ئەویش چونکە بە شێوەیەکی سەختتر لە ژنانە دەرکی پێدەکرێت. زۆربەی جار کە پیاوێک تووشی هێرشی دڵ دەبێت ئەوە بەهۆی کڵۆبوونی خوێن لە ناو دەمارەکانیدایە و لە ڕێگای وێنەی تشکیەوە و یا بەکارهێنانی تیوبێکی باریک بەنێو دەمارەکاندا ئەدۆزرێتەوە. بەڵام ئەو تاقیکردنەوەیە درک بەو کێشانە لە دەمارەکانی ژنان ناکات، بۆیە ژنان زیاتر مەترسی هێرشی دڵیان لێ دەکرێت. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێ ساڵانە 18 ملیۆن ژن لە ئاکامی نەخۆشی دڵگیان لەدەست ئەدەن کە ئەویش نەخۆشیەکە تووشی نەک بەتەنها ژنانی بەتەمەن دەبێتەوە. کێری ڤینسنت لەو کاتە یەکەمی منداڵی بوو تووشی هێرشی دڵ بوو. تەمەنم 31 ساڵ بوو، نابێت لە تەمەنی 31 ساڵیدا تووشی هێرشی دڵ بیت. ڤینسنت ئێستاکە ئەو پەیامەی داوە بە ژنان لە ماڵەکانیاندا. ئایرین پۆڵن هەڵوێستی وەرگر لەو دەمەی درکی بەم ڕاستیە کرد. نەخۆشیەکانی دڵ پلەی یەکەمینی هەرە کوشندەترینە لە ژناندا. پۆڵن دەستگای خوشک بۆ خوشکی دامەزران بۆ شارکردنەوەی ژنان سەبارەت بە نەخۆشی دڵ و ژنان هەن ئەدات وریای پاڵەپەستۆی خوێنیان و ئاستی کۆلسترۆل و فاکتەرەکانی تری نەخۆشی دڵ ببنەوە. ئامانجەکە لە ڕاستیدا ڕێگرتنە لە توشبوون بە نەخۆشی دڵ، خەڵقی لەو مەترسیە تێ بگەن کە پێویستە تاقیکردنەوەی خوێن بکەن، کۆنتڕۆلی فاکتەرەکانی توشبوونی بە نەخۆشی دڵ بکەنەوە. پۆڵن لەگەڵ دکتۆر جوان فودی لە نەخۆشخانەی برێگەمان ومن بە بۆستن کار دەکەن و جەختکردنە سەر ڕێگرتن لە توشبوون بە نەخۆشی دڵ. هاڵی دڵخۆشکەرە بە لە سەدانەوە دەکرێت خۆتی لێ پارێزیت. لە ڕێی جگەرە نەکێشان، کۆنتڕۆلکردنی شەکرە لە خوێندا، کێشێکی تەندروست، خواردنی خۆراکی دروست، وەرزشکردن بۆ ماوەی 30 خولەک ڕۆژانە، کەمکردنەوەی گوشار. کاریگەری نەخۆشی دڵ بۆ سەر ژنان لە وڵاتانی بەرەو ڕسکان چوو لە زیاد بووندایە. دکتۆر داریۆش مزەفریان ئۆباڵی دەخاتە ئەستۆی دیاردەی جیهانی کێشی زیایەوە. خەڵقی تووشی نەخۆشی دەبن نەک بەهۆی زۆر خواردنەوە، بەڵکو زیانیان پێدەگات کە خۆراکی تەندروست ناخۆن. دکتۆر مزەفریان پێشنیاری خواردنی ماسی، نانی گەنم، سەوزە، گوێز و بادەم دەکات و کەمکردنەوەی بەکارهێنانی خێ و چەوری لە ژەمەکانی خواردندا. هەردوو پزیشکەکە هەروەها پێشنیاری گۆڕینی ڕێبازەکانی گشتی دەکەن بۆ پاراستنی تەندروستی دڵ و ئەلبەتە تاقیکردنەوە و گرتنی وێنەی تشکی و هۆشیارکردنەوە کە هەردوو ئێرین پۆڵن و کێری ڤینسن لە دەستگای خوشک بۆ خوشک گرتویانەتە بەر.